هەر یەکە لە فراکسیۆنی گۆڕان و کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان گومانیان لە نێتی پارتی هەیە بۆ کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان. فراکسیۆنی زەردیش ڕای دەگەنێت پارتی نێتێکی ڕاستگۆیانەی هەیە بۆ ئەو پرسە. شکریە شێخانی پەرلەمانتاری کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان ڕای دەگەنێت پێویستە پێش کاراکردنەوەی پەرلەمان 5 حیزبە سەرچیەکەی هەرێم بە ئامادەبوونی نوێنەری ژمارەی وڵات ڕێکەوتنێک گواژۆ بکەن بۆ ئەوەی پەرلەمانی کوردستان لە یەکەمین دانیشتنی ئەو پرسانە یەکلایی بکاتەوە کە بۆ خەڵک گرنگن بە تایبەتی هەموارکردنەوەی یاسای سەرۆکاتی هەرێم. لەسەر خاڵە بنەڕەتیەکان ڕێکەوتن بکرێ و ڕێکەوتنەکەش بە نووسراو بێ و بە ئامادەبوونی هەندێک وڵاتی زلهێز بن پێم وایە ئەمە شتێکی باش دەبێ و ئەوەی کە لە ڕابردوو ڕوویداوە بۆی دووبارە نەبێتەوە و ئەو لە ئێمە کە ئامادەین ئەو گفتوگۆی بکەین بۆی لە دوا ڕۆژدا ینی بیر لەوە نەکەینەوە کە لە دوا ڕۆژدا پەشیمان دەبینەوە یا کارێکی وا بەرامبەر پەرلەمان و پەرلەمانتاران دەکرێتەوە جاریشتر شکۆی پەرلەمان و پەرلەمانتاران نەشکێندرێتەوە چونکە بەڕاستی ئەوەی ڕوویدا کە ماوەی 2 ساڵە بە تەواوی شکۆی پەرلەمان و پەرلەمانتاران شکێندرا. ئێڤار ئیبراهیم پەرلەمانتاری فراکسیۆنی گۆڕانیش ڕای دەگەێنێت گومانمان هەیە پارتی پەرلەمان بۆ باشترکردنی ژیان و گوزەرانی هاوڵاتیان کارا بکاتەوە بەڵکو دەیەوێت بۆ مەبەستی تایبەتی خۆی کارای بکاتەوە کە ئەویش ڕیفراندۆمە. ئێستا گومان هەیە لە ئاساییکردنەوەی پەرلەمان لەو پەلەپەلیا لە ماوەی 2 مانگ کەنی 2 مانگ و شتێک بۆ ئەوەی دەیانەوێتن بڕیارێک دەربکەن ینی یاسا بۆ مەوزوعی پرسی ڕێفراندۆم ئەگەر وا بێتنەوە نێتێکی خراپە دەکرێتن ئەوان نێتی جدیان هەبێت. پرسی سەرۆکاتی هەرێم کە بە دایکی کێشەکانی نێوان حیزبەکان دادەنرێت و پاشەکەوتی موچە و خراپبوونی ژیان و گوزەرانی هاوڵاتیانیش یەکێکن لە کێشە گەورەکانی هاوڵاتیان بستنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامیش چاککردنی ئەو کێشانە بە مەرجی سەرەکی کاراکردنەوەی پەرلەمان دەزانن. بەڵام فراکسیۆنی زەر لە پەرلەمانی کوردستان دەڵێت ئێمە هیچ مەرجێکمان بۆ کاراکردنەوەی پەرلەمان نەماوە بۆیە نابێت هیچ لایەنێکیش پێشمەرجی هەبێت. هەر شتێک دەکرێت هەم ئیتفاقی سیاسی پێویستە سەر بکرێت و هەڵە هۆڵی پەرلەمان یەکلای دەبێتەوە ناکرێت بە مەرج ئیلا دەبێ وا بکرێ هیچ لایەنێک سیاسی نە بە خۆشمان وا دەڕێن نە بە کەسیش حەق دەدەین کە ئیلا دەبێ وا بکرێ ئەوەی کە هەیە لە هۆڵی پەرلەمان یەکلای دەکاتەوە پاژەوەی کە ئیتفاقی سیاسی وەرەبەر چاوکردی ئەو باردووەکەی کە 2 ساڵ پەرلەمانی کوردستان تووشی بوو پێویستە لایەنە سیاسیەکان هەمووان بەخۆدا بێنەوە بتوانین هەنگاوباوین هەنگاوەکان هەنگاوی عەمەلی بی لە پێناو خزمەتکردنی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان دابێت. نیەتی پادیم کوردستان ڕاستگۆیانەیە لە کاراکردنەوەی پەرلەمان بۆیە بە هیچ مێرجێکی دانە نایە بۆ ئەوی پەرلەمانی کوردستان بێتەوە سەر ئیش و کارەکانی خۆی. 2 ساڵ تێدەپەڕێ بۆ پەخستنی پەرلەمانی کوردستان لەلایەن پارتیەوە لەو ماوەیەشدا لایەنەکان چەندین جار داوای کارەکردنەوەی پەرلەمانیان لەو پارتە دەکرد ئەویش ڕەتی دەکردەوە بەبێ جێبەجێکردنی مەرجەکانی ڕازی بێت دەرگای پەرلەمان بکاتەوە. بەڵام نزیکەی مانگێکە بەرپرسانی پارتی لە لێدوانەکانیاندا نێتی پارتەکەیان بۆ کارەکردنەوەی پەرلەمان بەبێ مەرج ئاشکرا کردووە بەڵام تا ئێستا هیچ هەنگاوێکی کردداری نەهاوێژراوە. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.